تەنها لە یەکەم هەفتەی پشووی جەژنی نەورۆزدا 12699 گەشتیار لە دەروازەی نێودەوڵەتی باشماخەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. بێگومان ئەم ژمارە لەم کاتەدا بەوەی پشۆکانی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیەوە ئەم ژمارە گەشتیاران لەم کاتەدا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردبوو و بە سوپاسەوە کارمەندانمان لە بنکەی نشینگەی باشماغ، یاری دەرەتی ئاسایشی باشماغ و تەندروستی باشماغ، سەرجەم بنکە و بەشەکانی دیکەی باشماغ 24 کاتژمێر لە ئەرکدا بوون بە شێوازێکی زۆر ڕێکوپێک و بەڕێزەوە مامەڵەکانیان بۆ ڕێکخرا. هەر لەم دەواازەشەوە 11,000 گەشتیار چوونەتە خاکی ئێران لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. چەند ڕۆژی پێشوو زۆرترین جموجوڵی گەشتیاری لەم دەواازەیە بەدیکراوە. من دانیشتوی مەریوانم، خەڵکی مەریوانم ئەم ساڵ پێم خۆش بوو بۆ سەفەرێکی سیاحی و بۆ دیدار بۆ ناو قەوم و کەس بێم بۆ سلێمانی و ئەم سیانزە بەدەرە لێرە بەسەر بەرم. من مامۆستای قوتابخانەم لە شارە جوانەکەی ڕوانسەر هاتم بۆ کورسانی عێراق بۆ ئەم نۆرۆزی جەدیدە. ئومیدوارم ساڵی تازە بۆ هەموو لایەکتان خۆش بێ. تقریبا یه هفته پیش اومدیم اینجا. نزدیکی هەفتەیەک لەمەوبەر هاتم بۆ سلێمانی. شارێکی خۆش بوو، مۆدێرن بوو، پێشکەوتوو بوو، بەڕاستی خۆش بوو. ئۆمەدەم مهمانە دووستم لەلایەن هاوڕێیەکمەوە میوانداری کراوم و بانگهێشت کراوم بۆ عێراق. یەکەم جارمە گەشت بۆ ئێرە دەکەم. زۆر وڵاتانی دیکە بۆ گەشت ڕۆشتووم، بەڵام پێم خۆشە عێراقیش ببینم. بوونی ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستان هۆکارە زۆرترین گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن. لە دوای کەمبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆناش ئامارەکان ئاماژە باڵکشانی هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان دەکەن. سەڵات جەمیل، کورسات نیوز، دەروازەی نێودەوڵەتی باشماخ.